بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی شیرینچا جارێکتر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەڵقەیەم جارەمان ئەو شتانەی کە لای ئێمە زۆر بچووکە و زۆر گرنگی پێ نادەین، سەرنجمان زۆر ناچێتە سەری، لە گوناهیش و لە چاکەیش، کە پێیانەوترێت چاکە بچووکەکان و گوناهە بچووکەکان. بەڵام وهو عند الله عظیم، لای خوا زۆر گەورەیە ئەو شتانە. گوناهی بچووک و چاکەی بچووک نییە لای خوا، بە پێی ئەو نیەتەی ئەو کردارەی ئەنجامی دەیت گەورەی و بچووکی دەسەکەوێت. بسم الله الرحمن الرحيم. ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم. هەموو شتێک تۆ جاری وایە شتێکی زۆر ئاسایی، ئێستا من گەڵایەک ئالە و درەختە ئەکەمەوە، بەڵام وهو عند الله عظیم، بۆ ڕۆژی عظیم زۆر گەورەیە کە ڕۆژی حەشرە، بۆ ئەو ڕۆژەی کە ئەچی لە ناو گۆڕەکانمان و لەوێوە بەرەو ئاسمانەکان و بەرەو ئەو شوێنەی کە پەنهانە لە هەموو مرۆڤایەتی و لەم گردونە گەورەیە دەرەچین لە ناو ئەو گۆڕانامین، ئەچینە جیهانە فراوانەکەی بەرزەخ. لەوێ زۆر عەزیمە و کردارانی کە کردوتە لە چاک و لە خراب، هیچی ون نابێت. لەبەرەوە وەختێک کەسێک لە فەرمانگەیەکە، لە کۆمپانیایەکی ئەهلیە، لەو هەموو کۆمپانیانەی کە لە کوردستانە هەیە، سەیرەکەی زۆر جار ئیستیغلالی کۆمەڵی خەڵکە کرێی کەمی پێدرێت. وهو عند الله عظیم. جاری وا هەیە مناڵە ئافرەتان بە زۆری زوڵمیان لێکرێت، بە تایبەتی لە ئیشی کرێکاری و ئیشی معمەل و شوێنە زۆر تایبەتەکانە، سەیرەکەی کرەیەکی کەمتر بۆ ئافرەت دانرێت لە کاتێکا کە جددیتر و زۆر گورج و گۆڵتریشن لە ئیشەکانە، کەمە زوڵمێکی گەورەیە. ئاگادار بن ئەوانەیە ئەم زوڵماناکەن لە حەسە بە لە حەسە لە زاڵمێتی هاژی و چرکە بە چرکەش ئەو ئافرەتانە، ئەو مناڵانەی کە بەو جۆرە زوڵمیان لێکرێت، ئیتر لە هەر کۆمپانیایەک و لە هەر دەستگایەک و لە هەر شوێنێکا بێت، کەمە دیاردەیەکی خراپە. بۆیە من باسیەکەم ئێستا، چونکە یەکێکە لەو شتانەی زۆر سەرنجی ناچێتە سەر و لە کاتێکیشا زوڵمێکی زۆر گەورەیە. کابرا ئافرەتێکە گرێ بە 300,000 لە بەیانی هەتا ئێوارە ئیشی پێکات، بەس پیاە بە 600,000 ئیشەی بۆ ناکات. ئیستیغلالی بێکەسی یاخود محتاجی ئەو ئافرەتە ئەکات کە ئەو ئیشە قورسەی پێکا بە کرێکی زۆر بکات. وهو عند الله عظیم. ئەگەر ئینسان خاوەنی ئیمان و خاوەنی ویژدانێکی زیینوو بێت، نابێ ئەو کارانە بکات. ئێمە زۆر جار سەرنجمان ناچێتە سەر شتە بچووکەکان، بەڵام لای خوا زۆر گەورەیە. ئەم ئەڵقەیە تایبەتە بەوەی هەندێک لە گوناهە بچووکەکان و هەندێک لە چاکە بچووکەکانتان بۆ باسەکەین کە هەمویان لای خوای گەورەن. فەرموون ئەڵقەیەم جارەوە. حەزرەتی عیسا دەفەرمێت: خۆشبەختی بۆ ئەوانەی لە دنیایە خاکی و متەواضعن، ئەوانە هاوڵانی منبەر و بەرزین لە ڕۆژی قیامەتە. خۆشبەختی بۆ ئەوانەی بەینی خەڵکی باشەکەن و چاکەکارن لە دنیایە، ئەوانن ئەبنا جێنشینی فردەوس لە ڕۆژی قیامەتدا. خۆشبەختی بۆ دڵپاکەکانی ناو دنیا، ئەوانن لە ڕۆژی قیامەتە بە بینین و دیداری خوای تەعالا شادەبن. وەختێ چاکەیەکی بچووکەکەین، هێز و ناوەڕۆکیە و چاکەیە لای خوایە و مرۆڤ ناتوانێت گەورەیی و بچووکی چاکەکانی خۆی دیاری بکە. پیاوێکی ڕەشپێست هەبوو، تووشی ئاوڵە و نەخۆشی پێست بوو، پێستی کڕێشی دروسە کرد و خەڵکی لی دوورەکەوتنەوە. دەچووە لای هەچ کەسێ دابنیشێت، ئەو کەسە لە لایەوە دانانیشت و هەڵەسا. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لای خۆیەوە داینا و دانیشت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە هاوڵانی: بۆچی شیرینی عیبادەت نابینم پێتانەوە؟ وتیان: شیرینی عیبادەت چییە یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم؟ فەرمووی خاکی بوون و تەواضع.
حەزرەتی عایشە دەفەرمێ ئێوە بێئاگان لە باشترین عیبادەت کە خاکی بوون و تەواضوعە، زەمانێ کە عەیادە و چارەسەرگەی نەخۆشیە ترسناکەکانی دڵ و دەروون بە هەند وەرنەگیران و فرامۆشکران و بێبایەخ لە قەڵەمدران، سەرەتای سەرەتان و نەخۆشیە بێچارەسەرەکانە و هەرگیز خێر لەو گەل و میلەت و مرۆڤانەیان نامێنێت. وەختێک بە خێزانی یاخود لەگەڵ کۆمەڵە ڕەفیقی خۆتا چتە ڕێستۆرانتێک چێشتخانەیەک وەک ئێمە کە سوپاسی ڕێستۆرانتی تایتانیکەکەین کە هاتین ئێرە تا ئەم پەیامە زۆر جوانە بگەین بە ئێوە. خۆشەویستان، خەڵکێکێ فێر بوون ئیسرافێکی زۆر خراپەکەن، زۆر ترسناکە. ئاخر ئازیزان، قومێ ئاو زۆر گرنگە لە ژیانە، تیکەیەک زۆر زۆر مهمە، کەوچکێک چێشت ئەم کەوچک و چەتاڵە دەرگای زۆر شتمان لێکاتەوە، لە خێر لە شەڕیش، لە چاکە لە گوناهیش، لە شتی زۆر بچووک کە ئێمە ئازانین ئەم چاکەیە بچووکە و ئەم گوناهەش بچووکە. ئازانم زۆر کەسەیەت ئەم ڕیستۆرانتاران یاخود ڕیستۆرانتەکانی کوردستان کە ئەم گلەیە زۆر گەیشتووە بە ئێمە، ئەم ناشکریە زۆر گەیشتوتە ڕاگەیاندنەکان پێویستە قسەی لەسەر بکەن. بەتایبەتی ئێمە کە لە شیرین چایە زۆر گرنگە قسە بکەین، گوناهێک کە زۆر بچووک دیارە لە بەرچاوی تۆ، بەڵام زۆر زۆر گەورەیە لە ئەوی شەوەیە کە خواردنێکی زۆر لە مەطعەمەکانە فڕێ ئەدرێت لە ناوە برێ. بزان لە ئەفریقا چه برسێتیەکە، بزان لە وڵاتانی ئیسلامی هەندێک وڵات چه برسێت، بزان لە وڵاتی فەڵەستین و غەزە کە ئەو حیسار و کشتوبڕی تایە بزانە بۆ تۆزێ ئارد ئەچن بە ئاسمانە لە برسا خەڵکە مرێت. بزان لە وڵاتانی تر، بزان خەڵکێکی کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان بۆ 10,000 ئێمە خۆیدا بە کوشتەتێک ئەو شاخە بەرزانە ئەو کۆڵە قورسە هەڵەگرێت تا 10,000 تا 5,000 دەستکەوێت. لە کاتێکا ئێمە ئەم هەموو نیعمەتە ئازانم لەسەر سفرەکان بە تایبەتی لە ڕیستۆرانتەکانە بەهۆی کۆفری نیعمەتێکی ئاواوە کە بە دووشت ئەنجامەدرێت بەم کەوچکە و بەو چەتاڵە، بەڵام نەزانی شکری نیعمەتیان پێ بکەیت و بکەیتە ئەوەی کوفری نیعمەتی خوای پێ بکەیت و دەرگای زۆر خێر لەسەردا بخرێت و لە قیامەتا گیرۆدە ببی. بیری فەرمودەکەی پێغەمبەرتان بێ صلی الله علیه وسلم، کەسێک بەهۆی قۆمێ ئاو تۆزێ ئاو کە یاوێتی بە سەگێک خوای گەورە خاتە بەهەشتەوە، بەهۆی ئیسرافی چنگێک خواردن و برنجیش بترسین لەوەی کە دۆزەخمان پێخۆش بکرێت. کاک ژزاگیان، چاکەمان هەیە بچووکە، چاکشمان هەیە گەورەیە، خراپشمان هەیە بچووکە، خراپشمان هەیە گەورەیە. ئایا چاکەی بچووک و چاکەی گەورە، چاکەی بچووک و چاکەی یان چاکەی بچووک و خراپەی بچووک وەکو چی نمونونەکانی وەکو چی هەیە؟ نمونەی چاکەی بچووک هەندێک چاکە هەیە کە ئینسان ئەیکات لە ناخی دڵەوەی کا بۆ خوای گەورەی کات، لای خوای گەورەش بوون نابێت، خوا بۆ نووسێت. دوامینیش هەندێک کەسێ پێی نازانێت، خوای گەورە پێزانێت. ئینسان نابێت گوێلەوە بگرێ بڵێ پیاوەتەیەکی گەورەم کردووە بۆ فڵان کەس هیچی لەبەر چاو نەبوو، خوای گەورە لەبەر چاوێت. نمونەت لایە کە چاکە یەتەوە ڕێی خۆت؟ بەڵێ ئەمە شتێکی ناڵێ مەسەلەیەکی کوردی پێشینان هەیە، لێ گەنم داشێنە گەنمە دووری تۆ، چاکەی بچوو بکەیت و گەورەیکەیت هەریەتەوە ڕێت. ئینسانی چاک ئینسانی چاک ئەبێ بە تووشی، ئینسانی چاکەکە ئەبێ بە تووشی. سەلەم جادەیە تۆ شتە فرۆشی بڵێن سەرپۆش و پۆشاک و ئەم شتانە ئافرۆشی. زۆر کەسێ لەم شەقاما گەڕێ بۆ عەیادەکان بۆ دکتۆرێک، ئێوە ڕێنمویانەکەن ینی پێتان خۆشە ڕێنموی خەڵکەن، چەند خێرەکە ئینسان ڕێنمویی کەسێ بکات و پێی بڵێ ئەو عەیادەکەی یان فڵان مختبەر یا فڵان شت لەوێ. بەڵێ وەڵای ئێمە ئەو پەڕی زۆر زۆر پێ خۆشحاڵین کێ کەسێک یە پرسیارمان لێ کا دەڵێ فڵانە دکتۆر لەکوایە، مەڵێ لە فڵانە شوێن، فڵانە عەیادە سەیدەلێ لەکوایە. ئەمە زۆر زۆرمان پێ خۆشە، بە تایبەتی زۆر کەس سوالی سەیدەلەی دایکەکەن، ئێمە ڕاستیەکان پێ بڵێن زۆر زۆرمان پێ خۆشە. کەسێک هاتۆ بەلای تۆ داوای شتێ بکە هەستپی کە پارەی پێ نییە، پارەکەی تەواوی ناکا و وەکو خێرێت تۆ دابێتت پێی لە کاتێکا کە دڵ زیاتر خۆش بۆ لەوەی کە قازانجەکە کرد. بەڵێ ئەوە زۆر زۆر سەحیحە. زۆر کەس هاتووە کە داوای شتی کردووە یا شتی کردو پێتی پارەکەم تەواوی ناکا یا پێتی دەستکوتم بۆ لای نەخۆش هاتوم بەشی نەکردو پارەکەی. ئەمە زۆر زۆر هاوکاریمان کرد. کاک سامان بەسەرهاتێکی بۆ گەڕامەوە کە
جێ ئەوەیە بەڕاستی مەدێرا باسی بکەین وڵاوی بکەینەوە کە ڕەفیقێکی زۆر مسلمان و دینداری هەیە لە هەوارە بەرزە لە شاری سلێمانی کە ڕەنگە کەسەکە خۆی پێخۆش نەبێ سەناوی بەرین کە میوە ئافرۆشێت لە سیارەیەکە یاخود لە عەرەبانەیە یاخود سیارەیە کە بەم جۆرەیە بۆیە ئێمە حەزمان کرد لێرە باسەکە بگێڕینەوە باسی عەلاقەیە ئازانم عەلاقە ئیسم عەلاقەی لێرە ئەم برایە لێرای ئەم فەریقەنۆکەی تێەکە دەرگای عەلاقەی ئاوا کردوتەوە باسی کردنەوەی ئەم دەرگای عەلاقەیە کە لێرە ئەم برایەش دەفرۆشێت ئەوی شەوەیە بۆی گەڕاینەوە وتی باوکم لە زۆر نەهاتۆتە خەوم وەفاتی کردووە و من لە ژیانی ڕۆژانەمە الحەمدولە ئەم گەنجام پیاوە کە میوەفرۆشەوە بە سیارەکەیە عەلاقەیەکی ئاوای هەڵواسیوە چۆن ئێستا لێران برایە لێرە هەڵیەواسێ بەس دەرگاکەی ئاوا ئەکاتەوە دەمەکەی ئەکاتەوە ئەنی دەمی عەلاقەکە دا ناخات ئابەم جۆرە بەڵکو دەمەکەی ئاوا ئەکاتەوە ئەویش بە هەمان شێوە بە سیارەکە دەمی عەلاقەکەی بە بەردەوامی کردوێتەوە بۆی ئەگەر مسلمانی هات ئیشی بە عەلاقەیەک بوو ئابەم جۆرە دانەیەکی لێبەرێ بۆ خێر وتی خێری خۆم تەمان خێری خۆی خێری باوکودایکیشیەکات بۆ ئیشێکی خۆی پێ هەبێت لە ڕای خوا و عەلاقەیە بەر خۆ ڕەنگە ڕۆژی وا هەبێک عەلاقەی ئاوا بە خۆڕایی ڕۆشت بێت بەڵام لای خوا زۆر گەورە بوو چونکە ئەم نیەتەی هێناوە کە ڕۆژانە دەرگای ئەم عەلاقەیە دانەخات بیکاتەوە بە شەویشا هەڵی واسێ بە سیارەکەیە هەر کەسێ شەو لێوە ڕۆژ ئیشی بە عەلاقەیەک بوو بیبات ئەڵێ لە زۆر بوو کە بە هیچ جۆرە باوکم نهاتوە خەوم لە خەوما کەچی شەوێکیان هاتە خەوم و پیوتم وتی ڕۆڵە گیان هەرگیز دەمی ئەو عەلاقەیە دانەخێت واتە ئاوای لێ نەکرد بە ئاوا کراوە بێت وەک ئەوەی پێم بڵێت بڵێ ڕۆڵە گیان ئەو پلە و مەقامە بەرزی کە خوا لە بەرزەخ و لە بەهەشتا ئەیابە من ڕۆژانە بەرزە بێتەوە ڕۆژانە لای خوا مەقامم بەرزە بێتەوە و پلەم زیادەکات و بەهەشتی من گۆڕانکاری بەسەرایە لەسەر ئەو عەلاقەیی کە تۆ داتناوە و ڕۆژانە هەندێک جار یەکێک لە عەلاقەکان کەسێکی با بۆ ئیشوکارێکی خۆی ئیشێکی خۆی پێکات ئەوە کە لای ئێمە زۆر بێقیمەتە بەڵام لای خوای گەورە زۆر گەورەیە کەواتە هیچ کردەوەی بچووک نییە بە گەورە و مەزن سەیرەکرێ لای خوای گەورە بە چاکیش و هەروەها بەخراپیش یەکێک لە حەکیم و داناکان قسەیەکی جوانە فەرمێ شەیتان زۆری پێخۆشە و هەوڵەیە ئەو غەڵەتەی کە بە خەڵکیەکات ئەو گوناهی بە خەڵکیەکات خەڵکی وا گومان بن کە شەیتان وجودی نییە هەر خۆی غەڵەتەکە ئاکات یاوە بزان شتێکی زۆر لاوازە و ناتوانێت غەڵەت بە خەڵک بکات یعنی شەیتان ئەوەنە مخلصە لە ئەنجامدانی هەڵەکردن بە خەڵکە خۆزگە و ئیخلاسی شەیتانمان هەبوایە بۆ کردەوە ڕۆژانەکانی خۆمان سێریکن شەیتان چۆن فێڵێکمان لێکە عنی سێ ئێمە خۆمان وەختی گوناهەکەین وەکو کابراوەتی کاکە شەیتان چ غەڵەتێکیە شەیتان من خۆم گوناهەکەم من بۆ بەردوگرمە شەیتان ئەمە قسەیە واریدە لە نەفسە واریدە یعنی نەفسی ئینسان وا گومانە با کە شەیتان وجودی نییە ئەمە یەکێکە لە فێڵە گەورەکانی شەیتان کە لە ئێمەیەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی مبارەکیە ئەفەرمێت تۆ کە گوناهێکەکەیت خاڵێکی ڕەش لەسەر دڵت دروسە بێت وەک خاڵێکی سپی لە دیوارێکی سپیە چۆن دروست بکەیت خاڵێکی ڕەش دروستکەی لە دیوارێکی زۆر سپی گەورەیە دیارە خاڵێک دروسە بێت ئەگەر ئەم کەسە ئیستیغفاری کردی ئەستەغفر الله هەوە ئەتوب ئیلەیه تەوبەی کرد خوای گەورە بۆ یەسرەتەوە لایەبات ئەگەر تەوبەی نەکرد ذەنب على الذەنب یعنی گوناه لەسەر گوناه وات لێکا گوناهی سێهەمیش بکەیت خاڵەکە زۆر زیاد دەکات خاڵە ڕەشەکان کە زیادیان کرد دڵت تووشی ڕانە بێ بەل ڕانە على قلوبهم ما كانوا يكسبون ئیتر ئەم دڵە وردە ڕەشە بێتەوە بۆیە زۆر پێویستە ئێمە بەردەوام ڕۆژانە ئیستیغفارمان هەبێ چکە بەردەوام تووشی گوناه هەبین ڕۆژانە تەوبەمان هەبێت نوێژی تەوبەمان هەبێت یەتمەیە دوور کەعاد نوێژی سنەتی تەوباکەم بۆ خۆی تەعالا الله ئەکبەر هەموو ڕۆژێ ئەنجامی بن زۆر جارەوەمان و تۆ ئەشتوانی ئەوە لە ڕووی فقهی ئیسلامیەوە طبعاً من
فەقیه نیم بەڵام لە فەقیهەکانمان بیستووە و بینی ومانەکە فەرمێ ئەتوانی بە یەک نیەت بە یەک نوێژ تۆ سێ نیەت بێنی نیەتی سەڵاتە ضوحا هێنیت نیەتمەیە دوورکات نوێژی سەلاتە ضوحا و سنەتی تەوبە و سنەتی شکر ئەنجامەدەم بۆ خوای تەعالی الله ئەکبەر لەبەرەوە هەموو ڕۆژێ پێویستە ئێمە تەوبە بکەین استیغفار بکەین داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکەین چکە بەردەوام ئەم دڵەمان بەهۆی گوناهەوە ڕەشە بێ بەهۆی غەڵەتە بچووکەکانەوە کە بە بچووکێ زانین ڕەشە بێ ئێستا من چی تێچێ بە ئەم گوڵەگەنمە گوڵە هەرچیە کە لێرە هاتووە من بۆ ڕایکێشم لێ بکەمەوە هیچ کاریگەریکی بۆ من نییە هیچ خراپەیەکی دەربارەی من نەکردووە لێرەیە ئەو زیکری خواکە منیش جۆرە لە زیکری خوای گەوراکەم بە یەکەوە زیکرک ئەی زیکرمان دروست کرد بەڕێزان ئێمە وەختێک لە یوتیرنێکی ئاواوەکو ئەم شوێنە ئەپەڕینەوە ڕەنگە بۆ کەسێکی وەکو من بۆ تۆ بۆ یەشیتر ئاسایی بێ بەس کەسێک کە پیرە کەسێکتر مناڵە جارێک کۆمەڵە مناڵ لە شوێنێکی ئاوان چ خێرێکی گەورە و چ خێرێکی ناوازە و جوانە تۆ دەستی مناڵەکان ئەگری ئەیان پەڕێنیتەوە یاخود تۆ هەر لەم یوتێرنە ئەپەڕیتەوە ئەو بەر چەند جوانە پیرێک لە ڕاوەستاوە ناتوانێت بڕوا بەڵام تۆ لێرا سەریە خەیت و ئەیبەی لەو بەریا لە هەر شوێنێک ئەوێ دایەگری خۆ تۆ هەر سیارەکەت خاوەکەیتەوە لەم شوێنەیە چەند جوانە ئەم پیرەیە ئەم مناڵەیە ئەم ژنە پیرە تەمەندارە هەڵگریت و لەو بەر دایبنی نەوەک سیارەیە لێیبا ئەمە خێرێکی بچووکە کەم کەس پێزانێت بەڵام زۆر زۆر گەورەی لای خوا دیمەنەکە بێن لە پێشچاوی خۆتان لە ڕۆژی قیامەتە لە شوێنێکە کە زۆر پێویستت بەوەیە کە دەرگایەکە لێ بکرێتەوە دەرگات لێکرێتەوە لەن تۆ لە فلان شوێن لە فلان شەقام دەرگات لە یەکێ کردەوە و سرت خست و برتە ئەو بەر و ڕزگارت کرد لەوەی کە تووشی مصیبەتێ ببێ لەبەرەوە کۆمەکی خەڵک بکەن و ئەو چاکانە بەکەم مەزانن و ئەو خراپانش بەکەم مەزانن کە زۆر جا لە دەستی ئینسان دەرەچێت و یا ئینسان ئەنجام یەدات لە هەمان کاتە خراپەیەکی زۆر خراپە و وەڕەنگە دەرگای ڕەحمەتی خوا لێدا بخات ئایا چاکەی بچووک لای تۆ چیەگەینە چیرۆکت هەیە بەسەرات هەیە زۆر سپاس بە ناوی خۆی گەورە میهرەبان بەخێبێن بەێرە بەڵێ ئێمە بە حکمی ئیشەکەمان ڕۆژانە ڕوبەڕووی زۆر شتەبینەوە زۆر ئاستەگەبینەوە بە تایبەتی لە زروفە تایبەتیانەیە نەبوونی مەعاژی ئەو کارانە و هەر لە خۆشمان لە ناو نەخۆشخانەی خۆمان تیمی تایبەتیمانێ لەگەڵ چەند برا پزیشکێکە ئەگەڕێین یعنی بۆ کەسانەی کە با بڵێ نازدارەکانن سەردانمان کردوون و کاری باشمان بۆ کردوون هەر بۆ ئەم ڕۆبۆ نمونونەکەیەوە هاتوون بەخێر بن ئێمە چوینەتە سژنی گەوران لەگەڵ کاک دکتۆر کامرانی بەخشن و دوو برادری تر کە فەحەز بەسەرن لەگەڵ خۆمانە بەبێ هیچ هینێک نزیکی 60 بۆ 70 نەخۆش ئێمە بێ پشکنینی چاومان بۆ کردوون بڕوا بکە زۆر زۆر دەروونمە ناسو دەبوون چکاو کەسانە کەسی بێلا نەبوون کەسێک ڕوانەیە زۆربەی زۆریان کەسێکی تاوانباریان کەسێکی لێقەومان بوونیان حاشتێکیان بەدەسە هاتووە و دەسەڵاتی خۆیانیانتیانی ئێمە ڕۆژانە ڕوبەڕوێ بین و دەروونمان زۆر مرتاحە و زۆر زۆر پێشمان خۆشە هەم لە نەخۆشخانە هەم لە شوێنی ئیشەکانمانە کاک فەریدون ئەو کارەکە کردوتانە بەنێو مقابل و بێ بە پارە زیاتر دڵخۆشی نەکردوودەوەی ئەگەر پارە وەرگرتە بڕوا بکە من لەوانەیە ناڵە بۆ خۆڵ کێشان بێگینا من زۆر حەزم لێتی ئەیسەر بۆ هەموو تیمێکی خۆبەخشی ئامادەم یعنی زۆر زۆر دەروونم ئاسوودەترە بیان ڕۆژەیەکێک بێ بۆ دوکانەکەم جاری واچ پێێنە بە گوێ ماڵێ فەحەز بەچەنەیە یا عینەکەەکە بەچەڵم تۆ جارێوەرە بایشەکەت بۆ بکەم دوای خوا کەریمە جاریوە کە ئەوی شەی بۆکەم هەم لە ڕووی ڕستقەوە خوای گەورە ڕستقم زیاتر بۆ نێرە هەم لە ڕووی ئاسوودەی دەرونیش تۆ زۆر ئاسوودەم نمونە لایە کاک فەریدون کە بۆ تەشجیعی خەڵک یعنی بەڕاستی کە شتێکە کردووە یەکسەر خێرەکەی بینیوەتەوە لە دنیا پێش قیامەت بەڵێ من نمونە دەفتەرەکەم تایە من شتێکم هەیە نالێم بۆیە من لەگەڵ جەماعەتی هەنێ نەخۆشخانەیە کە نەخۆشی درێژخایانیانەیە کارمەندەکان یان ئەو نەخۆشانیان بێ بەرامبەریشیان بۆکەم ناوی شوێنەکەش بۆیە نابمبانە بێ باوەی کە من بمەوێ وەسفی خۆم کەم من لەگەڵ کاک دکتۆر عوسمانەیە لە چوینە نازداران خەڵکم هەبووە لەو ڕۆژۆی کەمناڵ بووە بەخێ ینی ئیشم بۆی کردو ئێستا خریجی زانکۆی و زەواجی کردو و یە بۆ لام لەگەڵ هاوسەرەکەیە ینی زۆر زۆر خۆشحاڵم نمونەی زۆرمان هەیە لەو بابەتانە یعنی ئێمە تیمێکی تایبەتیمانەیە ئەگەڕێین ئەو کەسانە ئامادەشین بۆ هەر شوێنێک کە بزانێکی هینە
بێتوانایە بێ ئیمکانێت تا شوێنێکە نازداران ئێماتوانین هاوکاریان بکەین و لە ڕێگەی خۆم وەکو خۆم لە ڕێگەی دوکانەکەی خۆم و ئامادەم لە ڕێگەی تیمی تەندروستیش لە خەسخانەی خۆمانە وەکو چاو پشکنینی چاو بەڵێ ئامادەی جاری وهەیە کاک فردوون چاکە ینی ڕۆژانە ڕێمان لە سەدان چاکاکەوێ ئەتوانین لە سەلامکردنیەکە لە وەڵامدانەوەی پرسیارێک کە تۆ لەم جادەیە کەسێک عینوانی دکتۆری کێوێ لە پەڕینەوەی مناڵێکە لە شەقامێک یەک دنیا چاکەیەک تەبەردەستمان چۆن زایان نەکەی بەڵێ زۆر زەرورە زۆر زەرورە ینی من 100% قەنەعەتم بۆ یاڵی دەنکە گەرمە بەخشی هەفتاییەتەوە جێگەی بەخۆم بە تەجروبەی خۆم بە دەفتەری دوکانەکەمە هەمووی دیارە ئەتوانین حەج کاتێک توێ جەنابەت دوو لەینی کامێرە سەیری کە بزانێتی چۆن. کاک تەها حەمەخورشید بە ڕەحمەت بێستە وفاتی کردووە. ئەزمونێکی نزیکبوونەوە لە مردنی هەبوو زۆر جوان بوو کەمە لە ئەڵلقەکانی ئەزمونەکان نزیکبوونەوە لە مردن لە یوتیوبە بڵاومان کردوێتەوە کە ئەویشەوەیە باسی شەربەتێکی هەنارتان بۆکەین ئەو چاکەی کە لای خۆی گەورە ون نابێت و ئێمەوە ئەزانین شتێک کە بچووک بێت بیرمان نامێنێت یا زۆر قیمەتی نابێت لامان یا بەعام خەڵک شتی بچووکی بەلاوە بچووکە لای خوا زۆر گەورەیە. ئەم پەرداخە شەربەتە چیرۆکێکی زۆر گەورەی هەیە. کاک تەها فەرمووی کە من ئەزمونەکەم بینی سجلی ئەعمالەکانیان پیشان نام کردەوەکانم لە ناو سجیلەکەمە پیان وتم یەکێک لە کردەوە زۆر گەورە جوانەکانی تۆ بریتە لە شەربەتی هەنارەکە وتم کامە بردمیانەوە ناو چیرۆکەکە ڕۆژێکیان بوو کە ڕەمەزان بوو باوکم وتی بڕۆ 2 کیلۆ هەنار بکڕەوە بیکەین بە شەربەت کردمان بە شەربەت هەر کەسەمان پەرداخی شەربەت یا کەمتری بەرکەوت ئێوارەی ڕەمەزان لە سفرەکە خواردمانەوە بەڵام منەوەی خۆم هەڵکرد حەزم لێ نەبووتم پارشێوەی خۆم پارشێ و بیرم چوو ڕۆژی دوایی حتا ئێوارە بیرم لە پەرداخە شەربەتەکە کردەوە کە بە ڕۆژوو بووم بەڵکو ئێوارە بێت و بەربانی پێ بکەمەوە کە ڕۆژمەوە دایکم لەسەر چرپاکەی کەوتر بوو نەخۆش بوو یەکسەر دڵم لێ یاوتم سە دایکم حەزی لەو پەرداخە شەربەتەیە بەس ئەوەش ماوە لە سەلاجەکە بۆم برتوتم دایکە ئەو پەرداخە شەربەتە هی تۆیە بیخۆ هی هەنارەکەی وتی ئەخری ئێوە ڕۆڵەوتم هەمومان خواردومانە هی خۆتە بیخۆ دایکم خواردی و بیرم چوویەوە بە هیچ جۆرە بیرم نەمابوو بەڵام ئەو دوو مەلائیکەتی کە نامەی ئەعمالیان پیشان نام لە دەفتەرە گەورەکەی کردەوە باشەکانە کە لە تەها 15یان نووسرا بوو پەرداخە شەربەتەکە زۆر جێی گرتە بوو کە لای من شتێکی زۆر چووک و هەر بیرم نەمابوو ئەویشەوە بوتیان ئەو پەرداخە کە ئیسارت کرد بەخشندەیت کرد لە خۆبوردەی تیا بوو بەوەی کە دایکت خوێندەوە خۆتە لە بیرچوویەوە لە بیرچوونەوەی خۆمان لە هەر هەڵوێستێکە ئازانم ئەبێتە یەکێک لە کردەوە زۆر گەورەکانی ڕۆژی قیامەتمان لە پردی سێڵاتە فریاتانەکەوێت لە خۆ بیرچوونەوە لە دەستکەوتەکانی دنیا و لە خۆبوردن بۆ خەڵک خزمەتکردنی خەڵک ئیتر کەسەکانی نزیکی خۆت بێ خەڵکی تر بێت هەر کەسێ بێت مەڵن کردەوە کە بچووکە کردەوە کە زۆر گەورەیە چونکە لە سجیلەکەی کاکە تەهایە خوای گەورە لێ خۆش بێت و بە ڕەحمەت بێت ئەو پەرداخە شەربەتە نزیکترین شتێ بوو کە سجیلەکەی قەبە کردبوو لای خوای گەورە و پلەی بەرز کردبوویەوە لای خوا و مەقامی گەورەی پێبەخشی بوو. کاک بەختیار هەیە ئیشێکەکە بەڵام ئیشەکەی لای خۆی بەلایە و بچووکەوە لای خوا زۆر گەورەیە ڕاستانی کردەوەی بچووک جاری وهەیە گوناهێکە بەلایە زۆر بەسیط و ئاسانە بەس لای خوا زۆر گەورەیە ئایا بچووک و گەورەی یاخود گوناهی بچووک بۆ چاکەی بچووک هەیە کە ئێمە قیمەتی نازانین کەچی لای خوا گەورەیە ڕاستە فەرمووی وەڵی هەندێشت هەیە بۆ نمونە ئیسە من زۆر جار لە زمانی خەڵک بیستومە وەکو کوردەواری خۆمان کە باسیەکەن باوکم بە بیرەوەری خۆم بە بیرەوەری خۆی کە باسی کردووە بۆمان سێ خەسەخانەی دروست کردووە خەسەخانەیە لە کەناروێ خەسەخانەیە لە پارەزان خەسەخانەیەکش لە مۆریاس باوکم خۆی لە ئەسڵا بەرزنجەیە بەس بۆ وەزیفەی 15 ساڵ خزمەتی مۆریاسی کردووە لەم چەند ڕۆژەیە مسلمانێکم بینی لە بازار کە منی بینی هات بۆ لام و دیارێکی بەدەستەوە بوو دیارێکە بایی 5-6 هزار بوو باسی خۆی بۆ کردم وتی وەڵی گیرمان خواردەوە بدەسم دیاری کڕینەوە ئەمە خێزانم پێی وتوم فڵانە کەس تەخەڕۆژی کردو بڕۆ بۆم بکڕم منیش هەم بۆ کردو بەڵام بەڕاستی گیرمان خواردو ئەوەنە هەدیە و دیاری و ئەملاولان بۆ دروسە بێت
لێرە ئەمە بەسم یەک خاڵە ئازانم زۆر جار پیاوان و ئافرەتان بەرامبەرەکانیان ئیحراجەکەن درۆ بکەن ناپاکیان بەرامبەر بکەن قسەی هەڵەیان بەرامبەر بکەن ڕق دروست بێ لە نێوانیانە چی ئیجبارێکە کە ئەم پیاوە درۆ بکات لە باتیەوەی بڵێ 6,000 پیاوە بڵێ 15,000 پیاوە یان چ پێویستە کات تۆ ئەوەنە مانووی بکەیت کابرا لەوانەیە علاگە بفرۆشە لەوانەیە میوە بفرۆشێ لە بازارە لەسەر عەرەبانەیە ڕۆژی 15,000 دەستکەوێت 20,000 دەستکەوێت ناکرێت دەی با بە دیارەک تۆ دوسێ ڕۆژجارە داوای دیارێکی لێ بکەیت بۆ کەسێک کە زۆر جارە و دیارانش مجاملەیە ئازانم ضرور نییە پێویست ناکات تۆ مێردەکەت ئیحراج بکەیت ناڕەحەتی بکەیت تا بچێت دەست بێرێ بۆ حرام قسەی حرام بکە درۆ بکە ناڕاستی بکە یاخود لە بازارەکە دەستکا بە فڕوفێڵ تاوەکو پارێکی زیاتری دەست بێرێت پارەی حرامی زیاتری دەست بێت ئەمە کۆمەڵە شتی بچووکە لە بەرچاومانە بەس زۆر گەورەیە نەتیجەی زۆر خراپی لێ دروسە بێت آخر مناڵەکەت کە ببینێت دایکی یان باوکی درۆ ئەکەن چۆن ئەو فێری درۆ نابێت مناڵەکەت ببینێ باوکی و دایکی خۆیان لە نەزەری حرام ناپارێزن لە هەڵپەڕکێ و تێکەڵی حرام خۆیان ناپارێزن تەنانەت لە عشقی حرامیش تێکەڵە بن ئیتر تۆ کچەکە چۆن فێری عشق و عشق بازی حرام نابێت چۆن تێکەڵ بەو کەشە خراپە نابێت کە تۆ زەمینە سازی بۆکەیت چکە زەمانەکەی زۆر ترسناکە ئازارم ڕێگەی فەساد هاتوتە ناو هەموو ماڵەکان لە ڕێی ئینتەرنێت و تەلەڤیزیۆن و لە ڕێی شتەکانی ترەوە ناکرێت دایک و باوکەکانیش ئەم قودوەتی و جوانیە لە دەست بن ئێتە مناڵەکە هیچ نمونەیەکی باڵای لا نەمێنێ و زۆر بە ئاسانی بکەوێتە ناو گوناه و حرامەکانەوە یەکێکتر لەو دیاردانەی کە بەڕاستی سەرکێشێ بۆ گوناه بۆ تاوان بۆ شتی خراپ لە کاتێکا ئێمە بە بچووکێتە بەرچاوان بەس گەورەیە جاروا هەیە کەسێک لە تەعزیەکی هەیە لە گەڕێکێکایە تەعزەکە مزگەوتەکە لە ناو کۆڵانێکایە ئەم کۆڵانە ئەم بەرە و بەر ماڵە ئەم ماڵانە ئیحراجە بن ئەم ژن و پیاوانە مناڵەکانیان ئیحراجە بن ناڕەحەتە بن ناتوان بێنە دەرەوە چکە دوایین ڕۆ هەتا ئێوارە ڕۆژێ دوو ڕۆ جاروای تەعزیتیە جارۆ لە هەفتەکە 3-4 ڕۆژەر خەڵک تەعزیە هێنێتەوە مزگەوتە بەڕاستی ئەو وەستانەی بەرامبەر مزگەوتەکان زۆر ناشرینە خزم ئەیکا برادر و ڕەفیقی ئەو تەعزیێبار و ئەو مردووە ئەیکات هەر کەسی ئەیکات ئیشێکی زۆر ناشرینە بەڕاستی و زۆر خراپە چکە تۆ ڕێ لە ئافرەتی ئەو ماڵە ئەگری ناهێڵی بێنە ئەو شوێنە و سوود لە بەردەرگای خۆیان لە ماڵی خۆیان ببینن لەبەرەوە وەختێک تۆ چاکەیەکەکەیت مناڵەکەت تایە بەشدارە خراپەیەکەکەیت مناڵەکەت تایە بەشدارە وەکو دایک و باوک وریابین مناڵەکانمان چاو لە ئێماکەین وریابین دایک و باوکان زۆر وریابین هەر گوناهێکە ئێمەی گەورە ئەیکەین خوای گەورە مبتەلامانەکە بۆی کە مناڵەکەت شتێکەکە کە عەزیەتی دڵی تۆدات یەتەوە ڕێی خۆمان لەبرەوە چاکە و خراپە ئێمە دابەش یەکەین لەگەڵ مناڵەکانمانە قبوڵ یەکەن گوناهبار و تاوانبار و ئەهلی دۆزەخ بن یان ئەوە هەڵەبژێرن کە بەڕاستی ئەمانە بەرەو بەهەشت و ڕەزامەتی خوای گەورە برن ئیتر لە حەڵال خۆریە لە چاکەکردنە لە هەر بابەتێکی ترابێت چیرۆکێکی زۆر گرنگەیە بەسەرهاتی سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەویش سلمانی فارسیە سلمانی فارسی لە یەکێک لە لادیەکانی ئەسفەهانە ئەژیا کوڕی سەرۆک عەشرەت و سەرۆکی دێیەکی مەنتیقەی ئەسفەهان بوو زۆر بەڕووفاهی و بەخۆشیە ژیا چونکە خەڵکی ئەو عەشرەتەوە خەڵکی ئەو بنەماڵە و ئەو لادێ هەمووی باوکی ئەمیان کردبوو بە سەرگەورەی خۆیان و پرسوڕا و هەموو ئیشێکیان بەدەستیەوە بوو ئەمانیش هەمویان مەجووسی بوون واتە ئاگرپەرست بوون شەرەفی ئاگرکردنەوەی معبەدەکەیان سپاردبوو بە کوڕەکەی ئەم سەرۆک عەشرەتە کە سەلمانی فارسیە کە کوڕی ئەم پیاوە گەورە بوو ئیشێکی زۆر ئاسانی هەبوو بەڵام شەرەفێکی گەورە بوو و ئەو کاتە بەو جۆرە بوو ئەم کوڕە گەنجە کە سەلمانی فارسیە ئەچوو ئاگرەکەیە کردەوە و ئەهاتەوە هەموو ڕۆژێ ئەمە کاری بوو ڕۆژێکیان لە ڕێگەی معبەدی ئاگرپەرستەکانە
بینی کەنیسەیەکەیە هی مەسیحیەکان و کە خۆی گەورەی تیاپەرستن چوو سەرێکی لێیان کە سەری لیان و پرسوڕای پێکردن کە ئەمە چییە و ئەم پەرزگایی ئێوە چییە پەرستنەوانی شتیانێ بەخوای گەورە پەرستین و پێغەمبەرێکمان هەیە کە حەزرەتی عیسایە و بەم جۆرە زۆر حەزی لە ئاینەکەی ئەوان کرد و زانی کە ئاینی مەجووسی و ئاینەکەی خۆیان هیچی تیابەستە نییە لەبەرەوە باوەڕی بە ئاینی مەسیحیەتە ناو بووی ئیماندارێکی ڕاست بەخوا کە گەڕایەوە بۆ ماڵەوە باوکی پێوت ڕۆڵەوە بۆچی ئەمڕۆ درەنگکەوتی توێڵی باوکە ڕێم کەوتە کڵێسای مەسیحیەکان و لەوێ ئیمانم بەخۆی تاکو تەنها هێنا و زانیم کە ئەم ئاگرکردنەوە ئەم ئاگرپەرستی ئێمە هیچ تیابەستە نییە باوکی زۆر ناڕەحەت بوو ئامۆژگاری زۆری کوڕەکەی کرد سوودی نەبوو لە ئەخیرا سژنی کرد زیندانی کرد بۆ ئەوی سەردانی ئەو کڵێسا نەکات و وردەوردە بیری بچێتەوە ئەو کەسە ئیماندارانەی کە مەسیحی بوون و لەو کڵێسایە بوون هەستیان کرد کە ئەم کوڕە گیراوە ڕۆژێ فرسەتیان هێنا و هاتن دەرگاکان لێ کردەوە کە باوکی لەوێ نەبوو لەگەڵ خۆیان بردیان وتیان ئەمڕۆ کاروانێک دەرەچێت بەرەو عێراق ئەگەر ئەتەوێت دەرچوو خۆ ڕزگارکە ئەویشوتی لە پێناوی گەیشتن بە ئاینی حەق و ڕاستە من ئەمە هەڵەبژێرم واز لەم ڕفاهێت و خۆشی و گەنجێتی و لە هیچ شتێکی کەم نەبوو لە پارە و سامان هیچ شتێکی کەم نەبوو سلمانی فارسی ڕۆشتە عێراق لەوێ چەند شوێنێک گەڕا دوایی گەڕا بە دوای زانایەکی ڕەبانی زۆر پاکە کە ئاینی مەسیحی بە جوانی تێبگەێنێت چونکە لە هەموو کەسێک ئەمین نەبوو دینی لێوەربگرێت کە ئەمە ئامۆژگاریەکی گەورەیە بۆ ئێمەی ئەم زەمانە شادسەنم مەرج نییە هەر کەسێ دیعای ئیسلامەتی و ئیمانداری و بانخوازی و زانایی کرد تۆ ڕاکەی بە دوایە و فەقیرانە و هەژارانە دوای بکەویت چکە فێڵبازەکان لەم زەمانەیە زیاترن لەو زەمانی کە سلمانی فارسی تیاژیاوە لەبەرەوە سلمانی فارسی ڕووی کردە وڵاتی شام وتیان لە وڵاتی شام زانای زۆر عەجایبی تایە بچۆ بۆ ئەوێ کە زانای مەسیحی گەورن ناونیشانی زانایەکی زۆر گەورەی مەسیحیان پێدا لە شام یەکەم زانا کە تاقی کردەوە کە ڕۆژت بۆ لای سیرەکە ئەم زانایە دوول لە ڕووی ئێوە و زانایانی خۆمان و مسلمانان زانایەکی ساختەچی بوو قەشەیەکی ساختەچی بوو پارەی لە خەڵک وەرەگرت ئەیوب من تەوزیعەکەم بەسەر فەقیر و هەژارەکانە پارەکەی بۆ خۆی هەڵەگرت هیچی نەئەدا بە خەڵک کوپەی زۆری ئاڵتون و پارەی کۆ کردبوویەوە سلمانی فارسی لە مدەتێکی زۆرە کە لەلای ئەو دەرزیە خوێند و لەلای ئەو ئەمایە و خزمەتیە کرد زانی کە ئەم کەسە کەسێکی ساختەچیە و بە ناوی دینەوە باش باش خۆیە ژێنێت بەڵام قسەی نەکرد تا ڕۆژێ نەخۆش کەوت و وردە کۆچی دوایی کرد شام هەمووی شڵەژا وتیان فڵان زانای گەورەمان زۆر مەشهور زۆر عالم زۆر وا زۆر خزمەت گوزارمان وەفاتی کردووە سلمانی فارسی بە دوای دینی حەقا گەڕا دوای شەخص و کەس و خەڵکی ساختەچی نەکەوتە بوو وتی خەڵکینە من چەند ساڵە لەگەڵم پیاواژی ئەم پیاوە درۆی کردووە لەگەڵ دینە ڕاستی نەکردو خۆی ژیاندووە وتیان تۆ نەزانی تۆ کەسێکی غەریبەی لە وڵاتە چۆن نەمازانی وتی کاکە هەرچیتان بەخشیوە بەم پیاوە بۆ ئەوەی بیبەخشێتەوە بە خەڵکاوتیان وا بووە پارەمان ناوە تێشتمان ناوەتی ئاڵتومان ناوت وتی هەمووی بۆ خۆی هەڵگرتووە هیچی نەیاوە بە کەس وەرن بابتان بە مەسەر کوپە ئاڵتون و پارەکانی بردنی هەمووی پیشاندان ئەگەر سلمانی فارسی بۆ دنیا بژایە کوپە و پارە و ئاڵتونەکەی بۆ خۆی هەڵەگرت و هەڵەسا ئاڕۆشت و تاوە ئەوی کاکەم بە دوای دینی حەقا گەڕام ئەمە بوو تاو دەسم نەکەوت بیانوویەکی بۆ خۆی هێنایەوە شەیتانەی خەڵەتان بەڵام دوای دین کەوت بوو پارە و سەرۆت و سامانەکان خەڵک بردیەوە و کابرای عالم بە حساب عالمە هەڵیان واسی بەدارێکا و خەڵک بەردەبارانی کرد لە باتیەوەی بینێژن گەڕا چەند عالمێکی تر گەڕا هەتا ڕێکەوتە کۆمەڵە عالم لە ئەخیریانە نزیکی وەفاتی بوو پیاوێکی بە تەمەنی پیری ئیمانداری زۆر باش بوو لە مەسیحیەتە وتی ڕۆڵێکیان جارێکی تۆ مەگەڕێ بۆ ئاینی ڕاست چونکە ئاینی ڕاست و ئاینداری ڕاست نەماوە کەم بۆتەوە زۆر زۆر کەمە چاوەڕوان کە لەم مدەتەیە لە ماوەیەکی زۆر کەمە پێغەمبەری ئاخر زەمانیەت و پەیدا ئابێت ئەم ڕاهیبە ئەم زانا خواناسە چەند نیشانەیەکی بە سلمانی فارسی وتکەیەکیان وتی کۆچەکە ئەم پێغەمبەری ئاخر زەمان بۆ شارێکە دار و درەختی زۆرە چڕە دار و درەختی زۆر چڕی هەیە کە مەبەستی لە دارخورما بوو لە شاری ئەسرێ دووهەمیان سەدەقا قبول ناکە پارەی سەدەقە و خێر و ئەمانە وەرناگرێت بەڵام هەدیە وەرەگرێت و مۆری پێغەمبەرایەتیش لە پشتیایەتی بە ئاشکرا دیارە
سلمانی فارسی کەوتە ڕێ ڕۆشت بەرەو مەدینە لەگەڵ کاروانەکە ڕۆشت کاروانەکە لە ڕێگەیە خیانەتیان لێ کرد کە زانیان تەنهایە و پیاوێکی ئیماندارە بەدوای دینی حەقا ئەگەڕێت ئەو خەڵکەش بە دوای بێدینی ناحەقی ئاگەڕان لەبەرەوە گرتیان و کردیان بەبەندە بە زۆر کردیان بەبەندە بردیانە مەدینە فرۆشتیان بە جوولەکەیەک سلمانی فارسی دەستی بەرز نەکردو بڵێ خوایە ئەمە چ حاڵەکە من تێیەکەوم ئەگەڕێم بە دوای دینی حەقا زانایەکی ساختەچی بڕێلەیەکەوێت چەند ساڵ خزمەتی ئەوەکەم 20 دانە ساڵە من بە دوای ئیمان و ئیسلامەتیە ئەگەڕێم ئەمەی نەوت ئەشتم بەرەو مەدینە و بەرەو پێغەمبەری خوا کەچی لە ڕێگا ئەمگرن و ئەو امتحانە قورسە ئەکرێمەوە تا کراوم بە بەندە لە کاتێکا کوڕی دەسەڵاتدارێکی گەورە و لە ژیانێکی ڕۆفاهیا ژیاوم ئەم گلەیانە لە دڵی سلمانە دروست نەبوو چکە ئەو بە دوای دینە ئەگەڕێ خوا تاقیەکاتەوە ڕێگەی تاقیکردنەوە امتحانەکەی قورسە لەبەرەوە کاتێک سلمانی فارسیە گاتە شاری مەدینە بە عەبدی بەنەئەوێ بەندەیە بەندەی پیاوێکی جوولەکەەوە فرۆشتێ بە و ئەم جوولەکەی ڕۆژێکیان لەگەڵ جوولەکەی ترا لە حوشەکانە لە حەدیقە و باخەکانە وەکو باخێکی ئاوا دانیشت بوون ئەمیش بەسەر دار خورماکەەوە سلمانی فارسی خورمای لێ کردەوە بۆ گەورەکەی بۆ سەیدەکەی لەو کاتا باسی پێغەمبەری ئاخر زەمان کرا ئەمەی جوولەکەکەی ڕەفیقی وتی ئەزانی پێغەمبەری ئاخر زەمانەوەی لە تەوراتە ناوی هاتۆ باسی هاتوو ئێستا لە شاری مەدینە جتەژەیە لە خۆشییان ئاسەلمان لەسەر دار خورماکە کەوتە خوارەوە کەوتە ناویان وتی چی پێغەمبەر هاتوتە شاری مەدینە من چاوەڕوانی ئەوەکەم کابرای گەورەکەی لی تووڕەبووتی تۆ عەبدی تۆ قچێ بەسەر مەوزوعانەوە کابرای تری جوولەکە وتی 1000 جارە و پێغەمبەرە بێ ئێمە ئیمانی پێناهێنین چکە لە ئێمە نییە مەبەستی لەوە لە بەنی ئیسرائیل بێت سلمانی فارسی شەو خۆی دزیەوە لە گەورەکەی و کۆمەڵی هەدیەی جوانی بر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی تاقی بکاتەوە بزانێ ئەوەی کە مامۆستاکەی لە شام مامۆستا دڵسۆزەکەی پێیوت وتی من هاتووم ئەم سەدەقەیەم بۆ هێناوی پێغەمبەر فەرمووی بیە بە هاوڵەکان من لێ ناخۆم سەدەقە وەرناگرم فەرمووی من نیشانەی یەکەم ڕۆژی دووهەم کۆمەڵشتی تری بۆ هێناوتی ئەمە هەدیە بۆ جەنابەت هەدیەکەی قبول کرد و لێ خوارد و بەشی سەحابەکانی شیا کە خورما بوو ئەگەڕا بە دەوری پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نوری نبووەت و پێغەمبەرایەتی زانی سلمان بۆچی ئەگەڕێت پشتی هەڵکرد و مۆری پێغەمبەرایەتیەکەی پیشاندا کە پیشانیا باوەشی کرد بە پێغەمبەر صلی الله علیه و سلم مۆری پێغەمبەرایەتی ماچ کردووەتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله سەحابەیەکی زۆر لەو ناوە کۆبوو بوویەوە سلمان عەبدە بەندەیە بەس پێغەمبەر ئیهتیمامی پێدا وەکو گەورە و دەسەڵاتدار و سیاسیەکانی ئەمڕۆ ڕۆژگار نەبوو بڵێم کوڕە فەقیرەوەم عەبدە چییە من ئیهتیمامی پێ بم ئادی فڵانە کەس بچۆ بزانە چی ئەوێت نەخێر پێغەمبەری خوایە بەوە پێغەمبەرایەتی و پلەی پێغەمبەرایەتی وەرەگرێ کە متەواضعە گردنکەچە خاوەنی ئەو سیفاتە ئینسانیە بەرزانەیە کە سیفاتەکانیشی وەکو موعجیزەی لێ هاتووە و کەس ناتوانێت چاوی لێ بکات مەگەر لەناو پێغەمبەرستان و لەناو ئەسحابستانە ژیابێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی کۆ کردەوە فەرمووی لەو کاتا ڕۆحی معنەوی سەحابەکان تێکشکا بوو بۆ چونکە کۆچیان کردەوە بۆ مەدینەیە کە ئەم شارە ڕانەهاتون بەم شارە لە کاتێکە حەزەتیەوە بکرد لە کە کۆچی کرد بۆ مەدینە خەری و بمرێت چکە تووشی تاولەرزێکی وا بوو ئاوەهەوای مەدینە سازگار بوو مەکە جۆرێکی تر بوو پارەیان پێنیە ماڵ و سەرەت و سامانەکەیان لە شاری مەکەیە داگیر کراوە دەستیان بەسەرا گرتووە لەبەرەوە سەحابەکان زۆر بێتاقەتن کە کۆچیان کردو شاری مەدینە پڕێتی لە کێشە و ئاژاوە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم ڕۆحی معنەوی و ئەم گیانی قوربانیدان و هەستانەوەیە دروستکە لە ناو سەحابەیە سەحابەی مەدینێش جۆرا و جۆرن 120 دانە ساڵە ئەوس و خەزرە شەڕیانە 5 ساڵ پێشەوە شەڕێکی زۆر خوێناویان بووە ئێستا ئەیان کا بە براییەک سێ تیرەی جوولەکەی تایە مشریکی تایە خەڵکی بێدینی تایە مسلمانەکان ماندوون 100 کەس لە ئەسحاب الصفەی تایە شاری مەدینەکە لە مزگەوت ئاخەون لە بێکەسی و بێپارەییە سەحابەکان کە لەوێەوە هاتوون ئەوان تیجارەتیانە کرد خەڵکی مەکە فێری تیجارەت بوون لەسەر هیچ پارێکیان پێ نییە شاری مەدینەش خەریکی زەراعەتە بوون لەبەرەوە سلمانی فارسی بە سلمان ئەڵێ سلمان تۆ هەڵسە باسی خۆتیان بۆ بکە 20 ساڵە چۆن هاتووی بە دوای دینی حەقا گەڕێیت و ئێستا ئیمانە پێهێنا و 20 ساڵە بەندایەتی و خەڵکی ساختەچی و ئەنواع خەڵکە بینی تا دینی حەقە دەستکەوە ئێستا پێگەیشتیت سلمان چیرۆکی خۆیان بۆ گەڕێتەوە پیان سڵم ڕۆکاتە سەحابەکانە فەرمی ئەم پیاوە پێویستی بەوەیە کە ئێمە ئازادی بکەین نافەرمێ من حەقم چێ بەسەرۆ کاکەم عەبدە قەیچێکا بە ئەوکۆ عەبدانەی تر نەخێر ئەوانەی لە دەوری پێغەمبەر بوون و ناوبانگیان هەبوو هەروەکو چۆن ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ناوبانگیان هەبوو سلمان و سومەیە و یاسیر و هەروەها بیلالی حەبەشی و بەندە و کەنیزەکەکان ناوبانگیان هەبووە
و ئێستش ناوبانگەکانی ئەوان لای ئێمە هەیە. لەبەرەوە لە ئیسلامە ئەم چینایەتی و بەرز و نزمی و پلەداری و مەنسەب و پلەپایە هیچ نییە ئازانم. ئەرزشی یەک تۆسقاڵشتی نییە لە دینداری ڕاستەقینەیە. لەبەرەوە ئەم سەحابە ئازی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ئادەی بزانە سەلمان چۆن مکاتەبە بکە لەگەڵ گەورەکەتا لەگەڵ سەرۆکەکەتا کە توی کردو بە عەبەد با بۆت بنووسێ بە چنێ ئازاد دەکات. خۆ پیاوە سەمەیتوانی بڵێ ئەم پیاوە لە پێناوی دین و لە پێناوی ئیسلامە هاتۆ بە زۆر ئادەی بچنە سەر و ژوورەکە بڵێن و پیاوەمان بەرەوە کە تۆ بە زۆر لە کەسێکە کڕێەوە بڕۆ پارەکە لەو کەسە وەرگرەوە کە تۆ ئەمی پێفرۆشتی چکە بە خیانەت ئەمیان داگیر کردو و ئازاد بووە هێناوێنە بە تۆ بە تۆیان فرۆشتووە. نا پیاوە سەڵمەوە ناکات. مامەڵە لەگەڵ واقعاکات ئەو واقعی کە ڕوویاوە ئێستا هەیە. لەبەرەوە بە سەلمان ئەڵێ بڕۆ مکاتەبە بکە لەگەڵ گەورەکەتا کاویشە چێ مکاتەبەی لەگەڵاکە شتێکی تعجیزی پێڵێ ینی شتێکە بۆی نەکرێت پێڵێ بڕۆ 40 دانە ئۆقی ئاڵتونم بۆ بێنە لەگەڵ 300 نەمامی تازە پێگەیشتووی دارخورما بیچێنم کەمە زۆر مستحیل وە سەلمان پێی بکرێت. یەتەوە بەلای پیانسەمە فەرمی ڕسوڵ الله صلی الله علیه و سلم وەڵڵاهی ئەو گەورەم ئاوایوت ینی بێئومێد دەبێت. پیانسەم فەرمی ئادەی سەحابەکان پارەی بۆ کۆکەنەوە نافەرمێ دێ خۆ ئێمە هیچمان نییە و بەخوا ترەوە تا ئێمە لە مەککەوە هاتوین و توێش دانیشە لە شوێنی خۆتا ئیمانی خۆت نەخێر ئابێت چیتان هەیە بیفرۆشت بۆی سەلمان ڕزگاری بێ لە بەندەی. سەحابە هەمووی 40 ئۆقی ئاڵتونەکە کۆکاتەوە 300 نەمامەکەش ئامادەکە. ئەم 300 نەمامە ئەم پیاوە زۆر فێڵباز بۆ ئەم جوولەکەی ئەیویست وەختێک ئازادی بکە کە ئەم نەمامانە پێ بگات. پیانسەم فەرمووی سەلمان نەمامەکان حازرکەن چاڵەکانی حازرکەن لەگەڵ سەحابەکانە من خۆم بەدەستی خۆمەی چێنم بۆی بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو ئەرزا بۆی زوو بڕوێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی چوو دانە دانە نەمامەکانی ناش هەر 3 ساڵی سەوز بوو لە ماوەی ساڵێکا و سەلمان ڕزگاری بوو لە کۆتوبەندی بەندایەتی. ئایا ئێمە ئەتوانین بەو جۆرە خەڵک دڵخۆش بکەین کە ئەوە یەکێکە لە خێرە هەرە گەورەکان ئازانم دڵخۆشکردنی خەڵک جەبر الخەواتر دڵنەواییکردنی خەڵک ئەو کەسانی کە برای تۆن و خۆشەویستی تۆن و لە دەوری تۆ کۆبوونەتەوە خۆ عەبدی تۆ نین. تۆ خۆت بە چیە زانی خۆت بە گەورە بزانی بەسەرەوانەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرچی سەرۆت و سامانی سەحابە هەیە هەمویان خەرج کرد بۆی یەک کەس لە بەندایەتی ڕزگار بکەن کە نە عەرەب بوو نە خەڵکی وڵاتە بوو بەندە بوو بەندەی جوولەکەیەکیش بوو کە سەلمانی فارسی بوو لە وڵاتی فارسەوە هاتوو بۆوە. با خەریکی خێرەکان بین و خێر و چاکەکان بەکەم نەزانین. ئەم خێرانە زۆر زۆر گەورەیە ئەنجامیان بدەین وەلەوکان لە بەرچاوی خەڵکە لە نەزەری خەڵکا و لە ئێستایا ڕەنگە بە بچووک و بەکەم بایەخ سیر بکرێت لە قیامەتا وهو عند الله عظیم. خۆ بە شزانین و عجب دەردێکی کوشندەیە وهم يحسبون أنهم يحسنون صنعا وازانن زۆر باشەکەن سەرسامن بەو کارانەی خۆیان کە دەیکەن. مرۆڤ زۆر کار و کردەوە کات و سەرسامە بەوەی کە کردوێتی و لە هەمان کاتا لای خوا قیمەتی باڵە مێشولەیەکی نییە و بە گوناهیش بۆیە نووسرێت. ڕەنگە سەرسام بیت بە کردەوەیەکی خۆت و هەڵە بیتایە و ڕەنگە بیپێکیت و باشیشت کردبێ. یەکێک لەو مەترسیانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەمان ترسێنێ لەسەری وإعجاب المرء بنفسه سەرسام بی بەخۆت. خۆی گەورە ئامۆژگاریمانەکات تەسکەی خۆمان نەکەین خۆمان بە باش لە قەڵەم نەدەین لە کەس خۆمان بە باشتر نەزانین. فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. هەر بۆیە جورەیرە فەرمێت وەختێ چاکەیەکە کرد مەڵێ چاکەیەکم کردووە وا مەزانە کە چاکەت کردووە نازانی بە چاکە بۆت نووسراوە یاخود نا چونکە کە نەفست دڵنیا بوو کە تۆ چاکیت و چاکە ئەکەیت ئەوە خۆت بەشت زانیوە و تووشی نەخۆشیەکە بوویت. مطرفە فەرمێ لە ماڵەوە بخەوم و لە دواییە پەشیمان بم باشترە لەوەی بە پێو بم و کاری باشە بکەم و سەرسام بم بە کردەوەکانی خۆم. خوای تەعالا فەرمێت لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. منەتکردن بەسەر خەڵکیە لە دەرەنجامی بە گەورەزانینی چاکە و کارە خێرخوازەکانی خۆتا بۆ دروسە بێت. زەمانێ تێکەوتوین کار و کردەوەی خەڵکی تریشەکەین بەهی خۆمان چ مەترسیەکی گەورەیە.